بەشوام بەس ناچم چڵکا خۆر بم بە درۆبەیی فەرزویانەکەن گوو بزلەکەن ئەنێکیان گوو بزلەکەن بەپارە یاداشتێک بۆ ڕایگشتی پەرلەمانی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەڕێزان گۆڕانکاریەکانی ناوچەکە و جیهان زۆر بە خێرایی ڕوو دەدەن وڵاتان لە خەمی ئەوەدان چۆن بربەرەکانی بکەن لە سەرداهێنانی نوێ و فراهەمکردنی میکانیزمەکانی خۆشگوزەرانی بەڵام بەداخەوە دەسەڵاتدارانی کوردستان دوای زیاتر لە چارەکە سەدەیەک لە خۆبەڕێوەبەری هێشتا بە عەقڵێتی هێز و گیرفانسالاری شەڕی دەرونی لەگەڵ هاوڵاتیانی خۆیان دەکەن ئەو هاوڵاتیانەی کە ڕۆح و ماڵیان کردە قوربانی نیشتیمان بۆ ئەوەی بە ئازادی بژین بەڵام بەداخەوە ئێوە شایستەی ئەو دەسەڵاتە نەبوون چونکە بە دروستی پەروەردە نەکرابوون بۆ ئەو کارە گرنگە دەبێت ئێوە شەڕ لەسەر پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاری بکەن بۆ ئەوەی ئاسوودەیی بۆ گەل دەستەبەر بکەن تەنها خاڵی گرنگ لاتان مرۆڤچەندەری بێت بۆ ئەوەی وڵات ئاوادانکەن نەک شکاندنی شکۆی مرۆڤ بۆیە ئێمە بە ناوی گەلی کوردستانەوە وەک دوا دەرفەت پێتان دەڵێن ئیتر بەسە دووبەرەکی و بەرژەوەندی خوازی حیزبی و کەسی و بنەماڵەیی هەمووان وەک مرد دەست لە ناو دەست پێکەوە با لە خەمی خەڵکدا بین با لە خەمی خەڵک و نیشتیماندا بین تا داهاتوومان بنەخشێنین نەک بە ڕەشی لاپەڕەی مێژووتان بنووسنەوە ئەمە دەنگێکی ئاگادارکردنەوەیە ئەگەر بەدەممانەوە نەیەن ئەوە ناڕەزایەتی سەرتاسەری دەست پێ دەکەین ئەو کات پەشیمانی داتان نادات و ئەم داواکاریە سادە و سەرەتایانەمان هەیە تا جێبەجێ بکرێت یەکەم هەموارکردنەوەی یاسای موچە بەتایبەت لە باڵاکان بە مەبەستی بەدیهێنانی دادپەروەری و نەهێشتنی چینایەتی تا لە کاتی خانانشینموندا زۆرترین موچە 3 ملیۆن تێپەڕ نەکات و کەمترین موچەش 500,000 بێت دووەم هەڵوەشانەوەی خانەنشینی نایاسایی لە باڵاکان و دانانی پێوەری گونجاو بۆ خانەنشینی وەک مەرجی بڕوانامە و تەمەن 45 ساڵ و خزمەت 15 ساڵ کەمتر نەبێت وەگەڕانەوەی پلە باڵاکان پاش تەوابوونی ئەرکەکانیان بۆ سەر پیشەکانی پێشویان ئەگەر فەرمانبەری دەوڵەت بوون سێەم دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوە و گەڕانەوەی پاشەکەوتی موچە و کردنەوەی حسابانکیە کە فەرمانبەران بتوانن بەکاری بێنن بۆ دانەوەی قەرزەکانی و ڕایکردنی مامەڵەکانیان لای حکومەت و دانانی کاتێکی جێگیر بۆ دانی موچە و کۆتایی بهێنرێت بە هەواڵی بە پەلەی موچە هات چوارەم پاکردنەوەی لیستی موچە لە ناوی وەهمی و دووبارە و دوو موچە و زیاتر و ڕێخستنەوەی میلاکات و سیستەمی بەڕێوەبردن لە وڵاتدا و نەهێشتنی ڕۆتین پێنجەم بەیاغدانی زیاتر بە سیستەمی دروستی پەروەردە و تەندروستی و پشتبەستن و گرنگیدان بە بەرهەمی خۆماڵی و بنیادنانی کارگە و ڕەخساندنی هەلی کار و وەگەرخستنی دەستی کاری ناوخۆ لە پێناو بیناکردنی پایەکانی بەدەوڵەت بوون شەشەم دامەزراندنی دەرچوانی دانەمەزراو لە هەموو چیونیتێژەکان بە گوێرەی پێویست و بە ڕەچاوکردنی پێوەری دروست و دادپەروەرانە تێبینی وشەی پلە باڵا کە بەکارمانێناوە ئێمە لەگەڵی نین بەڵام بەداخەوە لە بەرەوەی لە یاسادا جێگیر بووە بۆ وشەی پلە باڵامان بەکارێناوە هێزی گەل لەسەر هەموو دەسەڵاتێکەوەی هەموو دەسەڵاتێکی خۆسەپێنەوەیە خۆتان لەگەڵی تاقی مەکەنەوە نیشتمانێکی سربەخۆ ئاوادان ئاواتمانە ئاسوودەیی بۆ ڕۆحی شەهیدان کوردستانیانی باشوور 14/1/2020